ئەگەر ئامانجی پەکەگەیە خۆ پەکەگە لە سووریا نییە پەکەگەیە لە سووریا نا سووریا حکوومەتێکی ترە وڵاتێکی ترە وڵاتێکی عەرەبیە و پارچەی کوردی تایە دیفاع لە حەق و حقوقی خۆیانەکەن بۆ لەیانەدا تورکیا خۆی نایشارێتەوە ئەڵێ من لەسەر مەریخ کەپرێ بکرێ بۆ کورد ئەڕۆم تێکێدەم تورکیا لە چوار پارچەکەی کوردستان کە داگیر کراوە لە هەرچێس لەو سێ پارچەکە زیاتر دشمنی ئێمەیە دشمنی میلەتی کوردە بە خاکی بە وڵاتی بە داری بە بەردی بە هەم بە کیانی کورد تا ئیسەر رازی نییە ناوی کورد بە هەرێمی کوردستان بێرێ هەرڵێ شیمالی کوردستان عێراق جا لەبەرەوە ئێمە ئەو نەئەسڵی هەیە و نەئەساسی هەیە و قەزیەی پەکەگە عەرزی کوردستان هین هەموو کوردێکە هین یەک کەس نییە هەر کەس پێشمەرگەوە پێشمەرگەیە کردوێتی بۆ واجبی خۆی زانیوە یا تێکۆشانی هەیە یا قائیدە هەرچی کە هەیە کورد ئەم لەم چوار پارچە مناڵێکی کورد بەشدارە لە هەر جێگایەک بێ قەندیل کە ئەگەرەک و پەکەگەی تیان نەبووە ئیسەر تەعاش و قائیدەی تیا بوو پەکەگا هاتووە خزمەتی میلەتی کوردەکە لە هەر چوار پارچەکە دیفاع لە حەقی میلەتی کوردەکە لە هەر چوار پارچەکە پەکەگا هیچ بیانێکی نییە بۆ تورکیا ئەوێ خاکی کوردستان داگیرکە کوردستان تورکیا ناشارێتەوە مووسڵ پارچێکە لە خاکی تورکیا کوردستانی تاکو و هەولێر بە مڵکی خۆی ئەزانێت لە هەر جێ تورکێک کەپرێکی کردووە تورکیا بە مڵکی خۆی ئەزانێ جا لەبەرەوە ئەو قسانە ئەسڵ و ئەساسی نییە و ئەوە دوشمنایەتی کورد ئەوێ کوردی بێ بتاوێنێتەوە وڵەوە ئامانجەکەی خۆی دیارە ئامانجەکەی چییە ئامانجەکەی دیارە چییە بەڵامەکو پارتی نەپارتی هەر ئەحزابێ لولەی تفەنگ کاتە کورد خیانەتەکە هەر کەسێ بوێ من ناڵێم پارتی بەتەنیا چونکی بەڵام پارتی ئیتفاقێکی 50 ساڵی هەیە لەگەڵ تورکیا ناتوانێت بەرهەڵسی تورکیا بێ بڵێ مەیە و هینە ئیتفاقی هەیە لێجا ئەلاکوونی ئەو ئیتفاقی ناتوانێت پشتی لێ بکە لەبەرەوە هەر کەسێک ڕوو بکات ڕووی تفەنگی بکاتە میلەتی کورد لە هەر پارچەیەک خیانەت لە میلەتی کورد و لە خاک و لە وڵاتەکە هیتر پێویست بە پاساوێک ناکە هیچ پاساوێکی نییەوە خیانەتە شەر چۆنە شەرکەگەیی ئەوە پێشمەرگە بکوژرێ و گەلیلا بکوژرێ ینی شەر چۆنە شاخ و باڵی هەیە شەر ئەمەیە کە من لێی فەنگم کردێتەوە ینی ئەتکوژم تەبعەن بۆچی هێزەواتە ئەوێ پێویست ناکە هێز بواتە ئەوێ پارتیە توانێت بێ ئەوەی کەوا بڕۆ پەکەگە بکوژێت توانێت بێ لایەنیش بوێسێ شای ئێران چی بە کورد کرد تورکیاش هەر لەوە خراپتری شەکا شای ئێران غایە نەبوو کوردستان داگیرکە بەڵام تورکیا ئێوێ کوردستانیش داگیر بکە بێ ئەوەی ئەوێ کورد بکوژێ بەڵام ئەوێ خاکەش داگیرکە وڵاتەکەش داگیرکە جا لەبەرەوە من لولەی تفەنگکردن بە کورد گەورەترین خیانەتە ئیتر خیانەتە نییە بە ئاو شۆرێتەوە ئامانجی خراپە نەوێ چاکەی نەبووە تۆمێکی خیانەتە هەر کەس هەڵی گیرسان خیانەتی لە خاک و وڵات و میلەت کردووە هیچ ئامانجێکی نییە شەڕی براکوژی هیچ هەدەفێکی تیان نییە هەدەفی خیانەت نەبێ ئەوە خیانەتە خیانەت ئیتر پێویست ناکە هیچ شەرحێکی لەسەر بکەیت خیانەتە و تەواو خیانەتێکە خیانەتی قەومیەت وەکو هیچ خیانەتێکی تر نییە شتێ نییە بن قسەیەکم کرد بێ و بڵێن لێم پێ لێی پەشیمانم کە لولەی تەنگم تێکرد خیانەت لە خاک و وڵات و میلەتەکەمەکەم ینی ئەو وعدەی بە میلەتم داوە من خۆم وە پێشەوەی میلەتێ بزانم خیانەتی لێ بکەم ئەمە دووجارە خیانەتە وڵی ئەمە پەیامێکی باشە پەیامێکی ڕاستی کردووە ئەوان ئامانجیان کورد کوشتن نییە ئامانجیان دیفاع لە هەر چوار پارچەکەی کوردستان ئەشعاری ئەوان ئەشعارێکی مەکشوفە دیارە ئەوان لە هەموو ئەحزابک لە هەموو پارچەی کوردستان حزبێکیان دامەزران نەدیفاع لە حەقی میلەتی کورد بکە ئەو پەیامەش داوێتی پەیامێکی زۆر باشە مش داواکە لە هەموو ئەحزابەکانی تر هەڵوێستیان هەبێ ئەحزابەکانی تر با بە کۆمەڵ هەمویان ئەو شەڕە ڕەفسکەن نەتەنیا بێڵن یا چاوەڕێ بن یا ئیسلامی یا یەکێتی یا فڵانێکتن بە هەموو ئەحزابەکان ئەوەی بەوە حزبی دروست کردووە کەوا دیفاع لە حەقی میلەتی کورد بکە
باعثە هەڵوێستی ئەوەی بێ هەبێ بە زبان بێ بە فعل بێ بە هەر شێوەیەک هەبێ ڕەبزی ئەو شەڕە بکە ئەو شەڕە شەڕێکی براکوژیە شەڕێکی خیانەتە شەڕێکە بۆ میلەتی کورد سەمە قوربان گیان من دەمێکەوە قسەم کرد ئەوانە و حەزبانە گەر ڕاستەکەن با کۆنگرەکە بوەسن بڕۆن هاوار بکەن بڕۆن وە سەفارەتی هەموو وڵاتی ها لە کوردستانە بڕۆن یەقەی وڵاتانە بگرن بڵێ ئێمە 50 ملیۆن نفوسین 50 ملیۆنین لە گوڵێ ئەرزاژین لە ئێران لێمانەدەن لە عێراق لێمانەدەن لە سووریا لێمانەدەن لە تورکیا لێمانەدەن زەم بمان چییە؟ خۆ پەکە داوای چییەکە پەکە داوای حەقی میلەتی خۆیەکە پەکەگە خۆ ناتوە زوڵم لە کوردستانی عێراق بکە یا وڵاتێ داگیر بکە یا زوڵمێ لە کەسێ بکە پەکەگە حەق داوای حەقی میلەتی کوردەکە پارتیش ئەو ئەحزابانە ئەگەر ڕاستەکەن دڵسۆزی تورکیان و شەڕی بۆەکەن با شەڕی بۆ نەکەن وەکەی جەلال تاڵەبانی تورکوت عەزاڵی هەوردە سەر مێز کەوا حەقی احترام بە حەقیانی کورد بکە با ئەمەنی بڕۆن بە تورکیا بڵێن 25 ملیۆن کورد لە تورکیا بێحەقی بدەرێ و تەبێ وەفیتی تورکیایە وەفیتی تورکیایە کە مزایەتیان نییە ئەو شەڕە بۆ تورکیا کرێ وەکو کرێی داوێتە من و بێم خەڵک بکوژم وەکو ئەچێتە خانەی کرێگردینەوە ئەچێتە خیانەی خیانەتەوە شەڕە بۆ لە حسابی تورکیا کرێ و بۆ تورکیا کرێ تورکیا خۆی 80 ملیۆن نفوسە خۆی ئەگەر ئەتوانێت خۆی تەواویکە با خۆی تەواویکە خۆیەوە چەند ساڵە ئەدا لە پەکەگە و پەکەگەی شەر زیاوەکە کەم ناکە و پەک میلەتا لێلەیە پەک پێشەوای میلەتن پەک دوای نایە با تورکیاش بزانێ و هەموو دنیا بزانێ تورک ناتوانێت پەک لە ناوبەرێ هەتا کوردێ بمێنێ پەکەمێنێ هەتا یەک کورد بمێنێ پەکەمێنێ وەڵا ئامۆژداری منەوەی بۆ هەموو ئەحزابەکان لە هەموو دکتۆرەکان لە هەموو سیاسەتمەدارەکان لە عالمی دینی وەفتێ تەشکیلکەن بڕۆن یەقەی ئینگلیز و ئەمریکا و فەڕەنسە و وڵاتانی غەریب بگرن بڕۆن ئەم سەفەراتانە بگەڕن بڵێن تورک بۆ ئێمە کوژێ لەسەر چه ئەساسێ بڕۆن هاوار بکەن بڕۆن داد بکەن بڕۆن وەفتێ تەشکیلکەن لە سیاسەتمەدار ئەگەر سیاسین و داوای سیاست و داوای حەقی میلەتی کورد دەکەن با بڕۆن سەفارەتەکان بگەڕن بڕۆن بۆ لای ئەمریکا وە سەفیری ئەمریکا لێرە ئینگلیز لێرە فەڕەنسا لێرەیە رووسیا لێرەیە بڕۆن مقابلەی و سەفارەتانە بکەن و بڵێن ئێمە زەممان چییە؟ میلەتی کورد 25 ملیۆن کووردا لە تورکیا نایڵن بە زمانی خۆی بخوێنێ بەرگی خۆی بکاتە بەری نایڵن هیچ حڕیەتێکی نییە با حەقی میلەتی کورد وە ئەو ڕۆژە وازم لە پێشمەرگەی هاورد مام جەلال نامەی بۆ نووسیم کەواتۆ ئامرهێزی هەموو منتەقەی جافی هەتا من هەگەم پێت و من پێشی ئەوە ئەمزانی ئینشقاق لە بینی مەکتەبی سیاسی و پارتی دیموکراتی کوردستان هەیە زانیمی ترکەوە شەڕی براکوژی دەست پێەکە من ئەو ئامرهێزیمە قبول نەکرد ئیسقالەیەکم نووسی ئەوە من سەرپەل بووم سیانسەند و میلکۆ هین بوون ئامرهێز بوون پێم وتم کاکە من ئەڕۆمەوە هەرچی حولیان داوتیان نابێت چۆن تۆ چاوساقی ئێمەیت نابێ ئەمە وتم من دوو ڕۆژی تر لێرە بم یا بێ ئێوە من چەک بکەن یا من ئێوە چەک بکەم منی تر قەرارمدا لەم سەعاتەوە کوردایەتی یەکەم حزبایەتی ناکەم بە هیچ نەوە وەلولەی فەنگ ناکەمە کورد و من داواتان لێ یەکەم ئیستقالەکەم لێ قبول بکەن و ئیستقالەم کرد و هاتمەوە فکریان لێل مەکتەبی سیاسیا بووم بەڵام شەڕی براکوژی چەند جاریش مام جەلال بەخوا 2 ساڵ لە کەلارا بووە ئەغڵەبی ڕۆژ لەو ماڵی ئێوە بووە و ماڵی خۆی بووە دیانی ماڵی من دیواخانی مام جەلال بووە کوێتە سەفەر هاتوێت و میوانی هاتوێ بەخوا ئەمریکی هاتووە ژن و پیاو بوون 15 ڕۆژ لە ماڵی منە دایناون خزمەتم کردن ڕۆژی 2 جار حەمامم بۆ گەرم کردن وەکوی هیچ وەسایلی کارەبا و ئەم وەسان نەبووە و من ئیتر قەرارمدا شەڕی براکوژی نەکەم تمام جەلال قەسەم بەخوا هەموو میلەتی کورد وە یەک فیشەکەی من ڕزگار بێ کوردێ بکوژم دەستم توانەکاڵ ناگرێت